بەردەم بانکی هەڵەبجەیە، بەڵام ئەم جارە موچەخۆران بۆ موچە سەریان نەگرتووە، فۆرمی هێژماری من پڕ دەکەنەوە. لە کاتێکدا لە کاتی بانگەشی هەڵبژاردن یەکێتی نیشتیمانی دژی هێژماری من وەستایەوە و یەکێک لە بەڵێنەکانیەوە بوو پشتیوانی لە تەوتین دەکەن. بەڵێ سنووری ئێرە کاتی خۆی ئەمان وتیان ئارزومەندانەیە، لێرە ئێمە لەسەر بانقی عێراقی تەوتینەکەین، بە هەژماری من نایکەین، حتا دیایەوە شانەگەرایان و ئێمە حواڵەکەین ئەگە ئەو لاجبی کە ئارزومەندان نەبێ خەڵکێک بتوانێت لە هەردوو لا پڕیکاتەوە. لێوا دەرنەچێت ئێستا فەرمانبەر و خانچین و مامۆستا و ئەمووی بەگیرێنەوە. وازانم لە ناو هەڵەبجە زۆربەی زۆی فەرمانەکان کردویانە، ئەوەی کەما بێتەوە کە سوکاری شەهید و خانچینەوەوانەی کە وەکو بڵێ توانای کۆمەڵەشیان نەبووە، ئافرەتێکە بەتەمەنێکە. ئێستا ئەوە تا قەرەباڵغی بینەوە، ئێستا ئەمڕۆ هێشتا باشترە، ڕۆژانەی تر زۆر قەرەباڵغتر بوو. هەموو شتێکیان هەر هەڵە بووە، هەر بە هەڵە هاتووەرە بە هەڵەژە چێت کووە ئەوە نەبووە شتانە. ئەوە تا منەوە لە بەیانی هاتووم تا لێرە ئەوەستم بەیان سعات هەشت هاتوومە تێرە تا ئێستا ئەڵێن ناو بە ناوە ناوەکانیش ناو بەنە ئەوەی هەیە یەنە ناوە یەک جملە بنە ژوورەوە ئەوانێکی ئەیان ناسن لێ بۆیان چاگەکەن و یەنە دەرەوە ئەوانش کە فەقیر وەژارن لێرە وەستان. ئێستا یەکێتی نیشتیمانی لە ڕێگەی فشار و زەخت و زۆرەوە هەڕەشە لە فەرمانبەران و موچەخۆران دەکات هەژماری من پڕ بکەنەوە. فەرمانبەرانیش ناچارن چەندین کاتژمێر لەسەردا بۆستن تەنیا بوو ئەوەی فۆرمەکەیان لێ وەربگیرێت. ئەمەی کە ئەیبینیم قەرەباڵغیە ئەمە شکستی حکومڕانی هەرێمی کوردستانە، شکستی پارتی و یەکێتیە ئەمە، بەڵام ئەوان چ بەڵێنێکیان داوە بردوێتیان لەسەر تاوەکو ئەمە بەڵێنی دووەمیان بێت. یعنی ئێستای ئێمە بایعەکەمان بەغانەی نێرە نییە، مەعاشەکەمان بەغانەی نێرە نییە. من ئەمەوێ ئەو پرسیارە بکەم ڕۆشنبیریە عالمێ زانایەک وەڵامی ئەم پرسیارم باتۆ ئەگەر حکومەتی عێراقی موچە با و بایعبا ئادەی حکومەتی هەرێم پیشەی تۆ چییە؟ ئیشی تۆ چییە؟ چیم بۆ ئەەکەیت؟ ئەمە بەڕاستی بە ئەو وەڵامە خۆیان ئەو پەڵامە بنەوە، بەڵام کە تۆ موچە و پێ نەیرێ و کارەبا و پێ نێرێ و خزمەت گوزاری پێ نەکرێت هەمووی چاوەڕێی بەغابی ئەی تۆ لێرە ئیشی چیە لە هەرێمی کوردستانە؟ مامۆستایان دەڵێن هەڕەشەی پێنەدانی موچەیان لەم مانگەوە لێکردوون لە حاڵەتێکدا ئەگەر هەژماری من پڕ نەکەنەوە. ئەمە لە کاتێکدایە تا ئێستا هیچ ئامێرێکی ئەیتیەم لە سنووری پارێزگای هەڵەبجە بوونی نییە و پێشووتریش زیاتر بانگەشەی ئەوە دەکرا کاری جددی دەکرێت تا تەوتین سەر بکەوێت. بە بیانووی بە بانکیکردنی موچە و هەڕەشەی بڕین و پێنەدانی موچەکانیان لە بەردەم بانقی هەڵەبجە فەرمانبەران و موچەخۆران ئابم شێوازە سەرە دەگرن بۆ پڕکردنەوەی فۆرمی هەژماری من. موچەخۆرانیش دەڵێن ئەو هاتوواوارەی لە پێش هەڵبژاردن دەکرا بۆ تەوتین هیچ سوودێکی نەبوو. ساما فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.